پرۆژەی بەنداوی باوەنور لە گەرمیان لە ساڵی 2013ەوە بەردی بناغی دانراوە، وا بڕیار بوو لە ماوەی 5 ساڵدا تەواو بکرێت، بەڵام نزیکەی 12 ساڵ تێپەڕیوە و هێشتا کارەکانی دروستکردنی بەنداوەکە لە سەدا 20 تێنەپەڕاندووە. پسپۆران و شارەزایانی بواری ژینگە و سەرچاوەکانی ئاو باس لە سوودەکانی ئەو بەنداوە دەکەن بۆ گەرمیان و پێیان وایە بە تەواوبوونی سوودێکی زۆر بە ناوچەکە دەگەیەنێت. بەنداوی باوەنورێکێکە لە بەنداوە استراتیجی و گرنگەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچەی گەرمیان بەداخەوە ماوەیە کە ئیشی تیادا ڕاوەستاوە و گرنگی ئەو بەنداوە لەوە خۆی دۆزێتەوە کە ناوچەی گەرمیان ناوچەیەکی وشک و مەترسی بە بیابانبوونی گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەروەها مەترسی وشکە ساڵی لەسرە، بۆیە ئێمە لە ڕێگەی ئەم بەنداوە ئەتوانین هەندێک لە کێشە و گرفتەکان کە ئاماژەمان پێی کرد چارەسەری بکەین و یەکێکە لەو پرۆژە استراتیجانەی کە بێتە هۆکار بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێر زەوی و هەروەها زیادبوونی بەرهەمی ماسی لە ناوچەکە. دیارە بۆ خۆی بەنداوی باوەنووری ئەو بەنداوانەی کە لە سنوورەکەی ئێمە دروستەکردنەوە بە تایبەتی بۆ ناوچەکەی یەکێکن لەو پرۆژە گەورە و استراتیژیانە کە سوودی گەورەیە بێ بۆ گەرمیان، چۆ خۆدانزان گەرمیان لە ڕووی کەمی ڕێژەی بارانبارین و لە ڕووی وشکیەوە و لە ڕووی گەرمیەوە گەرمتر لە چاو ناوچەکانی ترمانە، بۆیە بەنداو سوودی گەورەیە بێ بە تایبەتی لە ڕووی گلدانەوەی ئاوە لە کاریگەریەوەی لەسەر لە بوژانەوەی ئاوی ژێر زەوی و هەروەها زیادکردنی ناوچەی سەوزاوی لە دەوروبەری بەنداوەکە و بیرمان نەچێن بەنداوانە سوودی گرنگیانەیە لە بەرهێنانی وزەی پاگیان وزەی خاوێنە کە بە تایبەتی وزەی کارەبا لەوێت یا بەرهەمهێنرێ و هەروەها ئەم بەنداوانە ئەتوانرێ سوودی گەوریان هەیە لە ژیانی هەمە چەشنی ئاژەڵ و ڕۆکە، چکە بۆ خۆی بچێن ئەم بەنداوانە ئەبنە شوێنی ئەمە چەشنی گیانەوەران و جۆرەکانی ڕۆکتیایە بوژێتەوە دیسانەوە جارێک تێژ لە ڕووی گەشتیاری وە سوودی گەورەیە بێ وەتوانێت سوودی هەبێ بۆ ناوچەکەی ئێمە. پرۆژەی بەنداوی باوەنور بڕی 234 ملیار دینار بۆ دروستکردنی تەرخان کرا. بەنداوەکە توانێت بەرهەمهێنانی 50 مێگاوات کارەبای هەیە. بە تەواوبوونیشی ئەم پرۆژەیە زیاتر لە 50,000 دۆنم زەوی کشتتوکاڵی بەراو دەکات. بەڕێوەبەری ناحەی پێباز هۆکاری ڕاوەستان و تاوانەبوونی پرۆژەکە لە کاتی خۆیدا بەم شێوەیە دەخاتە ڕوو. وەکو دەزانن پرۆژێکی گرنگە بۆ ناوچەکە لە ساڵی 2013دا بەردی بناغی دانراوە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە نەتوانرا تەواو بکرێت تاوەکو ئێستاوە. لە ئێستادا 15% کارەکانی تەواو بووە، بەڵام خۆشبەختانە بڕی 20 ملیار دیناری بۆ تەرخان کراوە و بە تەرخانکردنی ئەم بڕەپارەیە ئەبێتەوەی بەرزبوونەوەی ڕێژەکەی بۆ 30% کارکردن تیایدا و گرنگی پرۆژەکە بۆ ناوچەکە لە کۆمەڵێ خاڵەوە بۆتانی باز بکە. مەسەلەن بۆ نمونە دەبێتە هۆی دابینکردنی 35 مێگا کارەبا و ڕەخساندنی هەلی کار و دەبێتە ناوچەیەکی گەشتیاری زیا بۆ سامانی ماسی گرنگە و بۆ بەراوکردنی زەوی کوشت و کاڵی و زیادکردنی ئاوی ژێر زەوی. بۆ ئەم حاڵەتانە پرۆژەی بەنداوی باوەنور پرۆژەیەکی گرنگە بۆ ناوچەکە. پرۆژەکە لەسەر ڕووباری سیروانە و دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی قەزای کەلار. ئەم پرۆژەیە سوودێکی زۆر بە ناوچەکە دەگەێنێت لە زیادکردنی ئاوی ژێر زەوی و کەرتی گەشت و گوزار و کشتتوکاڵ و ئاژەڵداری. بەڵام حکوومەت هاوشێوەی پرۆژەکانی دیکە نەک لە ماوەی دیاریکراوی خۆیدا بەڵکو بە زیاتر لە 2 هێندەش تەواوی نەکردووە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.